بەداخەوە تا ئێستا وەڵامی داواکاریەکانی ساڵی ڕابردووی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران نەدراونەتەوە لە کاتێکدا زانکۆ گرنگترین پایەکانی حکومڕانیە. لە ساڵی ڕابردوو بە بەشداری مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانی ناڕازی چەندین خۆپیشاندان و ناڕەزایەتی کار و چاراکی و سیمینارمان ئەنجام داوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و بەدەستێنانی مافی گشت چین و توێژەکان. بەڵام بەداخەوە حکوومەت بە کات بەڕێکردن و بەڵێنی ساختە بەدەم داواکاریەکانمان هاتن و بەڵێنەکانیشان هیچ لێ سەوز نەبوو. خوێندنیشدا ڕێکخراوی داکۆکی لە زانکۆ پەیمانگاکان لە پاڵ جێبەجێکردنی ئەرکی مامۆستایەتیدا بەردەوامی بە دەربڕینی ناڕەزایەتەکانی کار و چالاکیەکانی دەدات بە ڕێگا و میکانیزمی تازە و کاریگەرتر کە تێیدا هەماهەنگ و یەکدەنگ و یەکەڵوێز دەبین لەگەڵ گشت چین توێژەکانی تری کۆمەلگا، چونکە کاریگەری نێرێنەکانی ستەمی موچەی هەمووانی گرتوتەوە. پێویستە مادوونە ناسانە بەردەوامی بە خەباتی مەدەنی بدەین. لە کۆتاییشدا دەڵێن مرۆڤی ئازاد بە ئاسانی تەسلیم نابێت و دەسەمۆ ناکرێت و ناخرێتە ناو قەفەزەوە.